مامخەدر پیاوێکی بە تەمەنی گوندی ڕشکینە وەکو خۆی دەڵێت نزیکەی 68 ساڵە دانیشتووی ئەو گوندەیە جگەلەوەی باو باپیرانیشی بە هەمان شێوە لەو گوندە لەدایک بوون و لەو گوندەش بە خاک سپێردراون ئەو بە بەڵگەوە ئەوە دەخاتە ڕوو کە ئەو گوندە هی خەڵکە ڕەسەنەکەیەتی ئەو تاپۆی قەدیمە ئەوەتە لەبەر کامنەوەی وێندەرێمە لە پاش ئینتیفازەش ڕامن چووی بۆمە وێندەرێ کە چۆلەوانی بوو دوایش بە خۆیان لە بۆمەیان ئەوە کردەوە بە موافقەی لەق بووە محافەزە بووە قایم قامیەت بووە بەلەدێ بووە ئاوادانکردنەوە بووە هەر بە خۆشیان لەوان ئەو کردینە ئێستاش دەرێت بۆ چۆرکە بە خیلانی مانگە چێخەنای بزان ئەساسی گوندی ڕشکین لە ئیسادە بە بیانووی جیا داوا لە خەڵکەکەی دەکرێت چۆڵی بکەن بەڵام دانیشتوانی ئەو گوندە دەڵێن شوێنی زێدی باو باپیرانمانە و چۆڵی ناکەین و نایفرۆشین و قەرەبووشمان ناوێت دانیشتوانی ئەو گوندە بە هیچ شێوەیەک ئێمە نە بە تاویز رازین نە چۆڵشی دەکەین چونکە هەموو خەڵکی ڕەسەنی ئەو گوندن بە بابم و بە باپیرم و بە داپیرم و هەمووی خەڵکی ئەو گوندەینە شاهین مزەفەر دانیشتوویەکی دیکەی ئەو گوندەیە جگەلەوەی تاپۆی سەردەمی عوسمانی دەخاتە ڕوو لە هەمان کاتدا ناسنامەی داپیرە گەورەشی دەخاتە ڕوو کە ماوەلید 1950 لەو گوندە لەدایک بووە زەمانەکەمە لەو گوندەی بووینە هەولێر قەزا بووە سەر بە کەرکووک بووە کەرکووک شارێک بووە ویلایەت بووە بەڵێ ویلایەت بووە هەولێر قەزا بووە ئەوەش سەنەدمانە دانیشتوانی گوندی ڕشکین لە بەرامبەر ئەو هەڕەشانی لێیان دەکرێت بۆ چۆڵکردنی گوندەکەیان لە دادگای هەولێر سکاڵایان کردووە و دادگاییکردنەکەش بۆ 21 حوزەیران دواخرا. سیرۆ حوسێن، کورسات نیوز، هەولێر.